حەزبە کوردیەکانی شاری کەرکووک ئامادەکاری دەکەن بۆ دروستکردنی لیستێکی کوردی بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو. ئەمڕۆژ نوێنەری سەرجەم حەزبە کوردیەکان لە شاری کەرکووک جگە لە پارتی کۆبوونەوە و بڕیاردرا لە بەرژەوەندی نەتەوەی و ڕێخستنی نێوماڵی کورد هەموو هەوڵەکان بخرێنە گەڕ بۆ دروستکردنی ئەو لیستە. جێگری لێپرسراوی مەڵبەندی یەکێتی دەڵێت دەبێت حەزبەکان هەموو هەوڵێک بخەنە گەڕ تا بتوانن پێگەی کورد لەو ناوچانە بپارێزن. قسە لەسەر هەڵبژاردننی داهاتووی عێراق و ئەم ناوچەیە کرا هەمویان بە پەرۆشەوە باز لەسەرەوە کرا کە چۆن هەوڵ بدەین میلەتەکەمان ئاگادار بکەینەوە بۆ سەرخستنی لە پرۆسەی دەنگدان و ئێستادادی خەڵک بکەین بۆی بێت بۆ سەرسەنۆقەکانی دەنگدان و لە کاتی انتخابات یاخود لە کاتی هەڵبژاردنە هەمومان بە جددی بەشداری بکەین بۆی لە داهاتووە لە حکومڕانی عێراق و ناوچەکە بێبەش نەبین و هەوڵ بدەین نوێنەرایەتیمان هەبێ لە عێراق بۆ ئەوەی بتوانین لە ئەنجومەنی پارێزگای کەرکووچیش بە هەمان شێوە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆمانمان هەبێ. لە ساڵی 2014 بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک حەزبە کوردستانیەکان بڕیاریاندا بە یەک لیست بە ناوی لیستی برایەتی کەرکووک بەشداری هەڵبژاردنەکان بکەن، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان پارتی یەکێتی لیستەکە هەڵوەشایەوە. کۆمەڵی ئیسلامی پێی وایە لە سنووری ناوچەتدا بڕێنراوەکان لە بەرژەوەندی کووردە بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکان بکات، بۆ ئەو مەبەستەش هەوڵ دەدات ئەو لیستە دروست بکرێت. بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت دەبێت ئەمجارە حزبەکان لە خزمەتی کەرکووک بن و هەنگاوی جددی بنرێت بۆ خزمەتی کەرکووک، نەک کەرکووک بخرێتە خزمەتی حزبەکانەوە. کۆمەڵی ئیسلامی پێی باشە کە ئێمە لە کەرکووک و ناوچەدا بڕێداوەکان واتە بە پارێزگای سەلاحەدین و دیالە و کۆی ئەو ناوچانەی تریش ئێمە پێمان وایە کورد ئەبێ لەم هەنگاوە لەم کاتەیە ئەبێ یەکلیست بێ و هیچ مەجالی تیان نییە. ئەگەر وانەکەین ڕەنگە ئەو دەستکەوتانی هەمانە لە دەستی دێن وەکو کورد. کۆبوونەوەکە تاوان بەردەوامە بێت لە ڕۆژی دووشەممە کۆبوونەوەیەکی گرنگێکرێت لەوێ بڕیار لە یەکلیستی بێ، ینی یاخود بڕیار لەوە ئەدرێت کە ئێمە بۆ هەنگاوی داهاتوو چی بکەین. ئێمە دەبێت بە پێی پێویستیەکانی خەڵکی کەرکووک کاری سیاسی بکەین، بە پێی داخوازیەکان و ئاوات و خەونی خەڵکی کوک ئەمجارە سیاست بکرێت. دەبێت ئەم جارە حیزبە سیاسیەکان خۆیان بکەن بە قوربانی بەرژەوەندی خەڵکی کەرکووک، نەکو کەرکووک و خاکەی بێتە بەرژەوەندی لایەنە بەرژەوەندی حیزبە سیاسی کوردستانەکان. بۆیە پێم وایە ئەم جارە سەرجەم ئەم کۆبوونانە بۆ ئەوێ چ ڕێگایەک هەڵبژێرین بۆ ئەوەی لەو ڕێگایەوە خزمەتێکی تەواو بە بەرژەوەندی خەڵکی کەرکووک بکەین، جا لە ڕێی انتخاباتەوە بێ، هەڵبژاردنەکانەوە بێ، جا لە ڕێی فشاری مەدەنیشەوە بێ لە ناو شاری کەرکووک. وا بڕیارە لە مانگی ئایاری داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت. هەرچەندە کورد خەریکی دروستکردنی کیانێکی هاوبەشە بۆ ئەو پرۆسەیە، بەڵام هەوڵیش دەدات هەڵبژاردنەکان دوا بخرێت، چونکە بەشێکی زۆر لە دانیشتوانی کەرکووک و دووز و ناوچەکانی تری کەرکووک ئاوارە بوون و نەگەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. بەمەش پێشبینی دەکرێت بە نەگەڕانەوەی ئەو ئاوارە کوردانە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا لەو ناوچانە دەنگەکانی کورد ڕوولەکەمی بکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.